عمر جايوا صلى الله عليه وسلم كالخلاء أو إعلان حركة أمريكا كدوكوا إعلان أم حركة يبقى أم حركة إيش حقيقة أو بيا كإعلاني كر زور براسي بركات بو أمانة شاهدة بو أوي السرطاي بزوتنا أوي كوا ما مسام مسيطر بسريا يعني فيش مرجع باريس لأي بشوا كرت أتوانم بلم لسشن قناغك جنابي ماوسا عثمان هصاو باجتهاداتي ذاتي خوي ببي منطقة خوي يشي اللوانا أو دروسكرني أو يكتي زانانا ويشي كان كسور قناغي قرنا دروسكردني بزوتنوي إسلامي حصان بهجرة كوش كردن كلو كاتا كۆچکردنی ئەو هەموو کۆمەڵە مامەسا و ئەو جەماوەرە کە مەزەنە ئەکرێ بە نزیکەی 11,000 کەس بۆ کە ناچار بوو لەو کاتا هیچ جێگەیەکی کە نەبوو بۆ کوردستانی ئێران. ئەمە جەنابی مامەسەولا عوسمان خۆی لە ڕاستیە حتا ممکن بووایە حەزی ئەکرد بەوەکەوە دەعوە بکات بەو شێوازەی کە هەیە بە شێوازی تەدریس بە شێوازی دەعاوا جەماعەکان و خوتبەکان مناسەباتەکان بەڵام کاتێک کە زۆر زۆری حکوومەتی بەعەز گەیشتە ئاستێک کە حتا گەیشتە لە گوندەکانی تێپەڕی لە بۆ چەند ناوچەیەکی گەڕێکێکی هەڵەبجە گەڕێکی کانشخان کە زیاتر گەڕێکێک بوو بەرهەڵسکارانی زیاتر تیاکۆ ئەبوویەوە بۆ لێدانی ئەو گەڕەکە ئیتر ناچار بوون هیجرەت بکەن بۆ ئەوەی لەو هیجرەتا چالاکیەکی جیهادی چەکدارانە بۆ بەرپرسدانەوەی حکوومەتی بەعسی عێراق بێتەکایەوە. طبعاً جەنابی باوکم کە هیجرەتی کرد ئەو کۆمەڵەیش کە لە هیجرەت بوون لەوانە مەجموعەیەک لەو برا ئیخوانانەیشی تیا بوو و زۆرێک لەوانە تەلەبەی خۆی بوون پێگەێنراوی ساڵەهای ساڵە دەستی خۆی بوون بعضێک لەوانە و بەو ئومێدەی کە بەم کۆمەڵە پاکە بەم بناغە پاکانە دەست بکە بەم جیهادە چەکداریە دژی سیاسەتی حکوومەتی عێراق. هەڵبەت لەو هەلوو مەرجە ناسکەدا لەلایەن هەندێک لە مامۆستایانی ڕێخستنەکانی برایانەوە پەیوەندی ئەکرا بە سەرکردایەتی ڕێخستنی نێودەوڵەتی و مەکتەبی ئێرشادەوە بە مەبەستی ئەوەی قەناعەت بە مامۆستا بکەن تا لە بیرۆکەی جیهاد و هەڵگرتنی چەک و زاهیرەی چەکداری پەشیمانی بکەنەوە. لە کۆتاییدا مامۆستا مەلا عوسمان نامەیەکی پێگەیشت لە ناوەندی ڕێخستنی نێودەوڵەتی برایانەوە. ناوەخنی نامەکە ئەوە بوو کە مامۆستا واز لەو کارە بهێنێت و پێشەوایەتیکردنی ئەو بزوتنەوە چەکداریە بدات بە مامۆستا مەلا عەلی برای یا بە ئیبراهیمی کوڕی. ئەمەش بۆ پاراستنی بانگەواز و پلەپایی مامۆستا لە ڕێکخراوە جیهانیەکەدا. بەڵام مامۆستا مەلا عوسمان ڕەحمەتی خوای لەبێ بەبێ هیچ دوودڵیەک و بەو پەڕی قەناعەتەوە بڕیاری بەردەوامیدا لەو هەنگاوە گەورەیە. لە وەڵامی نامەکەدا نووسی من ئەم بابەتە لە ڕوانگەی شەرعەوە سەیرەکەم بە بڕیاری شەرع بۆیە وا هەست ئەەکەم هەستان بەم کارە واجبێکی شەرعیە و هیچ دوودڵ نیم هەرچی لە تواناشمدا بێ ئەی بەخشم لەو پێناوەدا خۆ ئەگەر بەتەنهاش بم بەو جیهادە هەڵەستم. ئێمە بۆ خەیری ئەم میلەتە هاتوین بۆ مە هاتین پشتگیری بکەین شەرخواز نەبووین و شەرخوازیش نین هیچ شتێ ئیلا لە یەک ئانانەوێ ئێمە کە گەرەکمانە بانگی خوا بەڵاو بکەینەوە ئەگەر ڕێگەمان لە بیگیرێدارە لەوە واجبە بکەین و با بزانن ئێمەی موسڵمان بزوتەوەی ئیسلامی خۆتان ئەزانن خەریکی ئەوەی ڕۆڵەکانتان هەر لە مناڵیوە بێتە ڕۆڵەیەکی وەکو بەسکە مەلایکە ئایتە ئەبینن لە مزگەوتەکانە بە پیا و بە ئافرەت و هین و خەریکن ئاوان تێکن نەک هەر لە مناڵیوە بڵاو بکرێن تاوەکو بەرەو جەهەنم و بەرەو شێطان بڕۆن هەنا بەخوا بزوتەی ئیسلامی واتە کەواتە حەقوایە هەموو داوا بکەن خوا یارمەتی هەموو لایەکمان بە و ئێمە شتێکمان نەوتوە لێی پەشیمان بین ئێمە لا إله إلا الله محمد رسول الله. تكبير الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله محمد رسول الله.
بزوتنەوەی ئیسلامی توانی هێزەکانی خۆی لە نێو شارەکانی کوردستانی ئێران و سەرسنوورەکانی عێراق ڕێک بخات و چالاکیە چەکدارەکانی خۆی دەست پێ بکات. ئیتر بزوتنەوەی ئیسلامی بوو بەو هێزە ئیسلامی چەکدارەی کە ئاعترافێکی ئیقلیمی و نێودەوڵەتی پەیدا کرد و جگەلەوەی نووسینگەی لە تارانی پایتەختی ئێران و پیشاوری پاکستان کردەوە، وەفدەکانی بە شێوەیەکی فەرمی سەردانی وڵاتانی عەرەبی و ئەوروپیانە کرد و لە ڕوانگەی جیهانبینی ئیسلامیەوە خەباتیان بۆ هێنانەدی مافەکانی گەلی کوردە کرد. هاوشان لەگەڵ ئەم بزافە دیپلۆماسیەدا پێشمەرگەکانی بزوتنەوە چاو نەترسانە سنوورە من ڕێژکراوەکانی عێراقیانە بڕی و لەگەڵ هێزەکانی ڕژێمی بەعزدا ڕوبەڕوو ئەبوونەوە. لەو پێناوەشدا سەدان شەهیدی بەخشیوە کە لەسەر خاکی کوردستان چوونەتە نێو باوەشی مەرگەوە. بزوتنەوەی ئیسلامی لە پێشڕاپەڕیندا خزمەتێکی بەرچاوی دۆزی کوردی کردووە، وەکو هێزێک کە لە کوردستاندا دروست بووە و کوردستانیانە بیرەکاتەوە و کوردستانیانش خەباتی خۆی کردووە. خاوەنی ئەرشیفێکی گەورە و پڕ لە سەروەریە لە مێژووی خەباتی گەلەکەماندا. ڕۆڵی کاریگەر و بەرچاویشی گێڕا لە بە ئەنجام گەیشتنی ڕاپەڕینە مەزنەکەی گەلەکەماندا و بەشداری پاکردنەوەی زۆرینەی شار و شارۆچکەکانی کوردستانی کردووە. هەموو ئەم سەروەریانش بە قیادەی مامۆستا مەلا عوسمان و هاوڕێیانی لە سەرکردایەتی و مجاهیدە تێکۆشەرەکان بووە. ادع إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة. عزيز ما نور ما تيجا فلمي فأمري تيجا فلمي فأمري كبر يا غمر كما تسوي كلهم يا غمر أمريكا فأمري فلمي بك يا غمر ادع إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة. فلمي أي يا غمر باي مردم بك وآي إخوة بحكمته وباليزاني وبكار برسي وبأمشقاري شيرين. لا أجر إمل ولا بين لا من دا ولا فرماني خوف يا غمر كمان عليه الصلاة والسلام. نا يا ملقاو هم كرتا أبي ناصحه أمين بين بتايبتي لقوم ملة كمالا كأذانين زور بيه لبدا شر زايا ملتي يما بفطرة مسلمانة هل كاتي بيغن هو أين كي أم أين أدليه أجر يتوب لا إسلام يقمان اللوى وابدأنا مخلقا عنصريتني أي شيء كيني بل نار إخوان بديت ناو غيرنا الإسلام تبني حتى الله أكبر كأكين أما عنصريتني أو الله أكبر كل منال لشرع حوتيا اليوم الجيا غير الله قلت بري سفر اليدان أما دأري مسلمانية لو راتي بقانا وهاتوا بخواشي ويكي ناشرين شيء أي بنر الله أكبر أم ذكرتي وصدقي بەشداریکردنی مامۆستا مەلا عوسمان لە کۆنگرە و نەدەواتی جیهانیدا. بەشداری مامۆستا مەلا عوسمان و شاندێک لە بزوتنەوەی ئیسلامی لە کۆنگرەی جیهانی بۆ یەکێتی ئیسلامی کە لە تارانی پایتەختی کۆماری ئیسلامی ئێران بەسترا لە بەرواری 3 تا 8 تشرینی دووهەمی ساڵی 1970. بەشداری مامۆستا و شاندێکی یاوەری لە کۆنگرەی نێودەوڵەتی ئەفغانستان کە لە بەرواری 3 بۆ 4 دەی 1970 لە تاران بەسترا بە بەشداری تێکڕای سەرۆک حیزب و لایەنەکانی ئەفغانستان. مامۆستا لەو کۆنگرەیەدا وتەی کوردستان و بزوتنەوەی ئیسلامی لە کوردستانی عێراقی خوێندەوە. مامۆستا بەشداری کردووە لە کۆنگرەی جیهانی دەربارەی فەڵەستین لە 4 کانونی یەکەمی 1990 لە تاران. بەشداری مامۆستا لەم کۆنگرەیەدا شوێنەواری